والله كوا زوزو دركم كودينا سركو نازم بري منك جاران لواني بس سنة أساس زيادة داي بياني تام باش بياني باش. خوشي ندبين خوابتان شو أنا بزتان شو والله باشين زور بعدين باش سپاس من زور لخوا سپاس بس يوم مشانش يا بوده خوا باش من جا خوار هینی ئەم جارە باسیم جارە لەسەر خواردنەوە شتانێنە زۆر باسی خواردن و لە پێشوا قاز و خواردنی کوردەواری و بەیانیانەمانە نییە شتی زۆر لەوە جیاوازترە مەسەلەکە مەسەلەی داهێنان و ئەو بابەتانەیە زانکۆی پۆلتەکنیکی سلێمانی زانکۆی جیهان کۆمەڵی خوێندکاران ئەم ڕۆلێرە لەم شوێنە لەم هۆڵە ئیڤنتێکی زۆر تایبەتیان ڕێخستووە کە لێرە یەک دنیا گەنجی بەتوانا و پڕوزە کە دەرچووی زانکۆ پەیمانکاکانن شتی زۆر جیاواز و ئەنتیکەیان هەیە یعنی هەمووی پرۆژەی جیاواز هەمی پرۆژەی جوان هەمی پرۆژەی داهێنەرانە و هەندێک پرۆژن کە یەکەم جارن با بڵێن لەسەر ئاستی هەرێمی کوردستان عێراق و جیهانیش نمایشەکرێن اینجا دوای سوپرایزێکی زۆر زۆر تایبەتیشم هەیە بەس جارە سوپرایزەکەتان پێ ناڵێم ئەوە هەڵگرەگرم بۆ دوایی با هەندێک لە قسە و با بزانم پرۆژەی گەنجەکان لێرە چین و قسەیان چییە و قوربان سڵاو لێبێ پرۆژەکەمان ئارامێستە گرێدی 5 پرۆژەکە و بەڕێبرنی نمرە بەکاریە لەسەر ئاسی هەموو زانکۆ پرۆژەکەی ئێمە بە پێچوانەی پرۆژە تەقلیدیەکانەوە کاتێکە خوێندکارە کێشەیەکی دارایی هەیە کێشەیەکی پەڕاوی هەیە بەسەر کێشەکان ناڕات و نمرەکە وەرگێتەوە ئەو سیستەمێکی ئێستا لایفە لە زانکۆکانی خۆمان و نەزانکۆ سیستەم کە ئێستا هەیە ساڵی پێشوو ئەم کێشەی هەبوو کاتێکە خوێندکاری کێشەی پەیمێنتیە بێ یان پارێڵە لە پاری نەیەوە ئەیتوانی هێشتا کارتەکەی بدینێتەوە ئەم کێشەیە دروست بوو بۆ کەسە کێشەی یاسایی هەبێ کەسێک لە تۆمارگە پەڕاوێکی دیار نەبێ کەسە لە یاسەمونە کۆدی ئاساییشی نەهێنابێ ئەم پرۆژەی ئێمە ئەم کێشەی بە تەواوەتی حل کردووە لەسەر ئاسێکی باڵاش بۆ نمونە ئەگەر هەر خوێندکاری پارێڵە وەرگینی لەسەر ئەم سیستەمەی ئێمە کاتێکە خوێندکار پارە ئەدا بۆ نمونە هەموو کەیسە جیاوازیەکان بەسەر کراوەتەوە و ئەو مۆزەفانەشی کە ئیشەکان بەڕێوابن هەموو ئەو شتانە بۆ فراهم کراوە کە پێویستیانە لەسەر ئاسێکی باڵا بۆ نمونە ئەگەر کێشەیەک هەبێ یان بۆن کێشێک لە پاردانەکە هەبێ هەموو زانیارەکان بە وردی لە مێتاداتاکانە هەیە ینی وەمنە هیچ شتێک بە شاراوی نامێنێتەوە هیچ شتێک لە گومانە نامێنێتەوە ئەمە بۆ هەموو بەشەکانی کەش ئەمە ئەم پرۆژەیە نەک تەنها سوودی بۆ ئەوە هەیە بڵم وڵا هەنێک خوێندکار هاتووچێ لەسەرکەمە بێتەوە هەنێ مۆزەف ئیشی کەمە بێتەوە لۆدێکی زۆر زۆر ناهێڵێ لەو فترە زەمەنی کە خوێندکار کارتی لێ وەرەگرێتەوە خزمەتێک زۆر زۆر سپاس کۆساری لەگەڵما ئاچینەوە پشتۆ بزانم ئەو کوڕە ئەو شتەی داناوە وەک کچێکی سپیە و بە سەوز ناوەکەی نووسیوە مادەم سەوزی تایە بێ بابەتێکی ژینگەیەوانە بێ بنای بۆچم ئەبزانم پرۆژەکەی چییە مەرحەبا و لێبێ چۆن بێم ئەم دیوە دیزانم بێرە چم تۆزە چۆنی قوربان دەنگ و باسە خەبەرات چۆنە باشبی ئەمە چی ئەم شتەی تۆ ئەمە پرۆژەیە درۆپۆنیکە ینی کشت کاڵکردنمە بێ خاک تەنها لە ڕێگەی ئاوە کرێت سێسەر ڕاستە خۆی چنایەن وڵا ڕێک شۆرە ناو باسی کە بزانم چییە پرۆژەکە و چۆنە داهێنانەکەی لە چیایە سوودەکەی بۆ چیە زۆر باشە ئەمە پرۆژەی هایدرۆپۆنیکە ئێمە وەکو هایدرۆلایفی شەکەن کە تازە لە 2023وانە دەستمان کردو بە ئیشەکان بار لەم کۆتاییانە بوو ئێمە ئەم پرۆتایپمان بەس بۆ پێشەش کردو بۆ ئەوەی ئەوە بگەێنین کە ئایا کشتتوکاڵ لە ڕێگەی ئاو بە تەنها چۆن نەکرێت کە ئێمە پێڵێن کشتتوکاڵ بە بێ خاک بۆ ئەوەی بڵێن بەکارنانی ئاو کەمتر بکرێتەوانێ بۆ لە سایانەوە بەراورد بە کشتتوکاڵی ئاسایی ئێمە بۆیە ئەم سیستەمە بەکارهێنین هەروە بەڵێ بەڵێ مروری زەمان و کشتتوکاڵی زۆرتیا بکرێت تووشی جۆرێک لە جۆرەکان بێت کە کشتتوکاڵتیایە لاواز بێ شتێکی لەو بابەتە منەوە زۆریشمان لەسەر بابەتی شارزای مێتیە بەڵێ بەڵێ ئێمە ڕاستی لەسەر و خاکەکەی شەکەین هەروەها ئەتوانرێت لەو خان و پلاستیکانەی کە خاکەکەی بەپید نییە ئەتوانین لەسەر و ئەو خاکەکە بەکاربیێنی تاوانە تاکو زەیەگە و چارەسەری شەکرێت دەکرێت سیستەمێکی بەرسر دابنرێت ئێمە لەم جۆرە خاکان لەم جۆرە کشتتوکاڵکردنەیە هیچ جۆرە موادی کیمیایی بۆ بەکار نایەت بەرهەمەکان بە کوالەتێکی بەرز ئەگەر نەدەست ئەو کڕیارانەی کەیان و بەرهەمەکانیان هەیە بەرهەمەکانیش بریتە لە هەموو جۆرەکانی سەوزە لەگەڵ بەشێکی میوەکانە زۆر سپاسەکەی تۆش پرۆژەیەکی زۆر زۆر تایبەتە هەر بشی اینجا جەماعەت منەکەم بە هەش کەسێکی بەڕاستی باسی پرۆژەکەیم بۆکە لە ئاخیرا بێ بڵم پرۆژەکە زۆر تایبەتە چونکە بەڕاستی پرۆژەکەی تایبەتە اینجا با پرسیارێکتان لێ بکەم جوابم بنەوە
قرس نابێ پرسیارەکەی بەڵێ بەڵێ لای ئەو هەموو گەنجە داهێنەرە با ئێمەش بڵێین کام کاک مەریوان کاک مەریوان عەبدوڵڵا بەڵێ ناسین یەکێکە لە هاوکارەکانمان ئێمە هەمیشە وەکو کاری پەیامنەری وەک بەرپرسی پەیامنێرە لە کورسان نیوز بینیمانە بەڵام ئەویش ئەمڕۆ لێرە پرۆژەیەکی تایبەتی هەیە کاتە بە تایبەت بچۆ لای ئەمیر بەخێر بێ بلا ئەوڵە پێمە دەتون سپرایزێکم هەیە بۆیانەوە ڕزمێ بۆ هاوکارانم لە ڕۆژێکی نوێ و سلااو لێوەش کاک مەریوان پرۆژەکەی تۆ چییە؟ کاکەبیر پرۆژەکەی من فیلمێکی دۆکۆمنتاریە لەسەر ژینگە تەوان بواری ژینگە بوارێکی زۆر گرنگە خۆتان زانن قەیرانی ژینگە لە سەراستی دنیا ئێستا یەکێکە لەو ئاڵنگاریانیان لەو کێشانەی کە تەنانەت دەوڵەتە زلیێزەکانی سەرقاڵ کردو بەخۆیەوە بجەیەکی زەبەلاحی بۆ دابی نەکرێ ساڵانە سەرکردەکانی دنیا کۆڕ و سیمینار و تەنانەت دەتوانم بڵێم کۆبوونەوەی گەورە ڕێگەخرێ بووی کە ئەم کێشە ژینگەیە کە لەسەر ئاسی دنیا هەیە چارەسەر بکرێەوە دنیا لەو ژنگەی کە و کێش قەیرانی ژنگانی کە هەیە دەرباز بکرێ من یەکێکم لە بەشداربوانم ڕۆژە زانستیە بە فیلمێکی دۆکۆمنتاری لەسەر ژینگەی هەرێمی کوردستان خۆتان نەزان هەرێمی کوردستانش بە دەرنێ لەو قەیرانی ژنگی کە ئێستا گۆی زەوی ڕوبەڕووی بووەتەوە ساڵ لە دوای ساڵ نەک ساڵ لە دوای ساڵ تام لەم سا لە دوای سات ژینگە بەرە و قەیران و ئەمیر ینی گۆی زەوی ئەوەی کە من لە سلێمانی کام لەسەر کردو ئەم پرۆژەیەکە فیلمێکی دۆکۆمنتاریە لەسەر ژینگەی تانجەرۆیە طبعاً لە هەرێمی کوردستان کۆمەڵە شوێنمانەیە کە کێشەی ژینگەی هەیە لە هەولێر لە دوهۆک لە تەنانەت سلێمانی لە کۆمەڵە شوێنی کە بەڵام ئەم فۆکسی منیان ئەم نمونەی من کە من وەکو نمونەیەک باسم کردووە ژینگەی تانجەرۆیەکە یەکێکە لەو کێشانێک ئێستا لە هەرێمی کوردستانەیە بە تایبەتی لە سلێمانی کۆبوونەوەی زبل و خۆڵ و خاشاکێکی زۆر لە دیمەنەکانی بینن لە ناوچەی تانجەرۆ هەروەها بوونی دایان کارگە و کارخانەی گەورە ڕۆژانە بۆتە کێشەیەک قەیرانێکی ژینگەی لەم ناوچەیە لە ڕێگەی فیلمە دۆکۆمنتارەوە ئێمە ینی ئەمانەیە و پەیامە بگەێنین کە کوردستان پێویستی بەوەیە کە ئاوڕی لێ بدرێتەوە لە ڕووی ژینگەیی بە تایبەت بە پرسانی هەرێمی کوردستان لایەنە پەیوەنددارەکان دەستەی ژینگە و ئەو لایەنانەی کە پێویستە بۆ چارەسەرکردنی کێشەی ژینگە لە هەرێمی کوردستان بووی کە ئەو کاریگەری خراپی کە ژینگە لەسەر تەندروستی خەڵک لەسەر ئایندەی نەوەکان دروستیەکە چارەسەر بکرێەوە ئاوڕێکی جدی لە ژینگەی هەرێمی کوردستان ئەمیر ئەگەر گوێبیستی منی من بەڵێ با جارێ لە بەنای من و سەحەرەوە سڵاوێ لە هاوکارمان کاک مەریوان بکە و دەستخۆشی لێ بکە و ئەنجا دوای ئەوەش ئێمە بەڕاستی لەگەڵەوەی کا یەکێکە لە هاوکارە باشەکانمان و بەتوانە و لەگەڵ ئێوەشا زۆر کەسێکی باشە مامەڵەیەکی باشیە تونگ نییە لەگەڵتانەوەکو پەیامنێرەکان بەڵام پێمان بڵێ ئەم پرۆژەیە کە ئەمیشە ئێمە وەک دەستگای میدیای کورسات باز لە ژینگاکەین باز لە گرفتەکانەکەین و تەواوی ئەو پرۆژانەی خۆشوتی من بچمە لای هەر یەکێکیان بۆ خۆی پرۆژەیەکە و ناوازی وتوانی کاری لەسەرکەین ئایا ئەمڕۆ کە لەم نازانم بڵم پیشاندانی ئەم پرۆژانەیە چەند ئەچێتە بواری جێبەجێکردنەوە چەند توانن کاری لەسەر بکەن ئێستا بۆ نمونەوەی کاک مەریوان هەڵبژاردو پرسیاری لێ بکە ئەم گرفتەی تانجەرۆ کە هەمانە چەند ساڵە پێوەی ئەناڵێنین ئایا لە ڕێگەی پیشاندانی ئەم وێنانەوە کەسانێک هەیە وەکو بازرگان کەسانێک هەیە وەکو کەرتی حکومەت وەکو کەرتی تایبەت بتوانن کار لەسەر ئەم بابەتانەکەن باش زۆر باشە کاک مەریوان کاک سەرکۆ وەڵاهی پرسیاری ئەو من وتمازیانە بەزیدرەوە پرسیاری هەیە سەرکۆڵێ ئەم پرۆژانە ینی بەشێکی زۆری پرۆژەکان پرۆژەی ژینگەین پرۆژەی زانستین پرۆژەی تەندروستین کە لێرە لەم پێشانگایان نمای شەکرێت چۆن کارەکەن بۆ ئەوەی کە کاری لەسەر بکرێسە بە نمونە پرۆژەکەی خۆت کە باسی مەترسیەکانی تانجەرۆکی لەسەر ژینگەی هەرێمی کوردستان و سلێمانی ئەمە چۆن کاری لەسەرەکانیەوە لە پیشاندانی ئەمانەیە وەستن یاخود شتی بەردەوامتر هەیە خۆی بۆ ئاوڕانم کاک سەرکە و سارخان و جەنابشید و هەموو بینەرانەوانی کێما بینن ئەمە پێشنیارە و سەرنجە کە کۆمەڵێ خەڵکی شارەزاکە لە بوارە جیاوازەکان لێرە کۆمەڵێ پرۆژی جیاوازیانەیە بۆ منە پرۆژەکە من لەسەر ژینگێ کەسێکە لەسەر داهێنانێکی کێ لە بواری تەکنەلۆژی کەسێکە لە بوارێکی دیکەی خۆراک و هەر بوارێکی دیکەی بیناسازی ئەمە هەوڵێکە بۆی کە گەنجانی وڵات یانی و کەسانی کە بیرۆکەیەکیانەیە یان هیوایشانەیە کە بۆی هەرێمی کوردستان بچێتە ئاستێکی باشتر لە هەموو بوارەکان تایبەت کە من فۆکسی من لەسەر ژینگەیە ژینگە گرێدراوە بە ژیان بە تەندروستی
هەموو کەسانی کە لەسەر زەویە ژین بە تایبەت لە ئەمە لە کوردستان سەرەسەر کوردستانەکەی بە تایبەتی تریش لە سلێمانی پێویستی بۆ یەکێمە ژینگە پارێزین کللتورێ دروستکەین لە ناو خەڵکە کللتوری ژینگە پارێزیە ئەوەی کە لەسەر ئەرکی حکوومەتە کۆمەڵی ڕێکارە بیگرێتە بەر بۆ پاگراکردنی خاک کەشوهەوە هەروەها دروستکردنی کللتورێ لە ناو خەڵکە خەڵکی هەرێمی کوردستان هەر بە پرسیارەتی بکە ژینگەی خۆی پارێزێ لە هەمووشی گرنگتێکە خەڵک خۆیم کللتوری لابێت بە نەریتێک ینی خەڵک خۆی لە ماڵەکەی خۆی دەست بکە بە پاگراکردنی ژینگە لە بەردەرگاکەی لە کۆڵان و لە گەڕەکەەکانی دواتر شار کوی گشتی وا دەکا کێبەت هەم تەندروستی خۆمان و نەوەکانی ئایندە پارێزدا بێ هەم وڵاتمان پارێزدا بێت لەو قەیرانە گەورەی کە ئێستا جیهانی سەرقاڵکرۆ بخۆی کاوش پرسی ژینگەیە لەبەرەوە پەیامی من لە ڕێگەی ئەم فیلمە دۆکومنتارەوە بووکە پەیامی بێ بۆ هەموو وڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەت بۆ حکوومەت هەرێمی کوردستان دەستەی چاکردن و پاگراکردنی ژینگە لە هەرێمی کوردستان کە نەک تەنها تانجێرە بەڵکو ئێمە لە هەولێر بەدەیان کارگەمان هەیە کە ڕۆژانە ژەهر دەخەنە نێو ژینگەوە خەڵکی هەرێمی کوردستان تەندروستی هەرێمی کوردستان دەکەوێتە مەترسیەوە بە هەمان شێوە لە شارەکانی دیکەش دەبەرەوە ئەمە پێویستی بە ڕاچەڵەکاندنێکەیە پێویستی بە بەدەنگەواتنێکی خێرا بە پەلەهەیەکە هەم حکومەت هەم خەڵک هەوڵوا بۆ ڕاگرتن و پاراستنی ژینگەوە هەرێمی کوردستان پارازدا و بێت لەو قەیرانە گەورەی کە ئێستا لە سەراستی دنیا ژینگە بۆ تەکێشێکی گەورە خۆلەش ساغ بێ یعنی خۆتان وەرن من پێشنیارێکتان بۆکەم پێشنیارێکتان بۆکەم ماسەشتان بۆکەم تانگەنە ژوورەوە کێشەشی نییە دوان هاوڵاتی هەر کەسێک حەزەکە بێت لێرە سەردانی بکە وەرن خۆتان پرۆژە تایبەتەکانی خوێنکارانە ببینن یعنی بەڕاستە خۆی ڕاستی توانین بۆیە باشتریش دەوێت خۆتان بێن یەک بە یەک بگەڕێن بۆی کە بزانن توانەکانی گەنجی داهاتوی وڵاتە چۆنە جواب بۆیەوە زۆر باشە ئەگەر بەقسەم گەنیان دەست